بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کرمی جگەر لە پارێزگای هەڵەبجە فرۆشتنی جۆرێک سەوزە بە ناوی کوزەڵا قەدەغە دەکرێت. تا ئێستاش بەپی ئامارەکانی تەندروستی هەڵەبجە 3 حاڵەت تۆمار کرا و دەرکەوتووە نەخۆشی کرمی جگەریان هەیە. سەوزەکانی کەمان مەبەستی ئێمە وەکوتم ئەو سەوزانەیە کە لەناو ئاوا ئەژین، لەناو ئاوا سەوزە بن لە گەشە ئەکەن لەناو ئاوا، چکە وەکوتم لە ڕێگەی ئێلکە شەیتانۆکە و ئەگوازرێتەوە ئەبێ ئەو ناوەندە هەبێ بۆ ئەوەی بچێتە سەر سەوزەکە و بچێتە ناو لەشی ئێمەوە. سەوزەکانی کە ئەو گرفتیان نییە بەو شێوەیە لەم قۆناغەیە بە هیچ شێوەیەک نەخورێنەوە سەوزانە زۆر باشترە، نەک پشت بە ئەوە بەسین چۆن بیشۆن و چۆن نەیشۆن نەخورێت زۆر باشترە. تەنها ڕێگەکەش ئەوە نیە بڵێن تەنها لە ڕێگەی کوزەڵەوە. طبعاً هەر سەوزەیەکی کەژ یا خەیارە تەماتەیەکی سەیرانیا بۆ گەشتێکە ڕۆین لە ئاوە ئەشۆرێت و لە کانیاوێکە ئاشۆرێتەوە، ئەگەر ئاوە ئالوودە بوو بێ بە پاشەڕێ ئاژەڵ بە دڵنیایی ئەچێتە سەرەوە، یان ئاوەکە ئەخورێت. زۆر جار ئاوی کانیاوەکان گوێ نایەنێ ئەخورێت یان ئاوی جۆگەلەکان، ئەوەش احتیمال هەیە لە ڕێگەی ئەوی شۆ بگوازرێتەوە جارێکیکە هەم لە ڕێگەی ئاوەکە هەم لە ڕێگەی ئەو کەلوپەل و بڵێن سەوزە خواردنانی کە لە ئاوەکەی ئاشۆرێتەوە، هەم لە ڕێگەی سەوزە ئاویەکانەوە بە دڵنیاییەوە ئەوە ئەگوازرێتەوە ئەچێتە لە ناو لەشی ئێمە. بۆیە ئەمانەی کە باسم کرد هۆکارە سەرێکەکانی گواستنەوەیە، ئەگەر بە بەرشێوەیەکی ڕێک و پێک خۆمانی لێ دوورخێن و لەم کاتەیە زۆر باشترە لەوەی کە بمانی بە شێوەیەک بە شێوەی بیشۆنیان نەیشۆینەوە. پاش بڵاوبوونەوەی ئامارەکانی تەندروستی هاوڵاتیان بۆ زیاتر پاراستنی خۆیان بەکارهێنان و خواردنی سەوزە بە تایبەت کوزەڵا کەم دەکەنەوە. ڕۆژانە ئاڕۆڵا ڕۆژانە ئێمە لە مانگی ڕەمەزانەمەی 40-50 کوزەڵە لە بازارەکانە بڵێن بڕێکی زۆر عایلە گیانی بەسەرەوە بوو. ڕۆژانە 40-50 نار خەڵک هەڵویایی فرۆش لە بەردەم مزگەوتەکانە منەوەکو خۆم ڕۆژانە بۆ مەهات سفادگی باشم لێ کرد. کەچی لە پڕان بڕارە قەدەغەکە کۆمەڵە خەڵک زەرەرمە نەبێ کۆمەڵە عایلە یعنی شتەکە دوولانێ نابێ هەنێ بڕاری حکومە بیا زەرە لە خەڵکەیە بەدەداشون کە شتەکە ڕۆشن کرد ئینجا تۆ قەراری پێز دەسەبێت. بۆ سەوزەکەی ئەتیادی هەروەکو خۆی وایە بەس بۆ کوزەڵەکە بڵێ ئارەوەڵا کاری کردوتە سەری و بەنسبەتی ئێمە خۆمان سەوزەکە ئی خۆمانە و کوزەڵەکەش پاک و تەمیزە ئاوی بیرەخوا ئێستا مەجبوری ناهێنین بیفرۆشینە بەرەو کاریگەری کردو سەرمان. نەخۆشی کرمی جگەر لە ڕێگەی پاشەڕۆی ئاژەڵەوە دروست دەبێت، زیاتر لە سەوزەی چەم و ڕووبارەکانەوەیە. تەندروستی هۆشداری دەدات کە سەوزە بە باشی بشۆردێتەوە جا بەکاربێنرێت. تا ئێستاش لەسەر ئاستی وەزارەت و لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان ڕێکاری فراوانی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە نەگیراوەتە بەر، بەڵام لە ڕێگەی تیمەکانی خۆپاراستنی تەندروستیەوە چاودێری بازاڕەکان دەکرێت و هۆشیاری بڵاو دەکرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.